بۆ بەم شێوەیە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەکرێتە ئامانج هەر جارە و لە ژێر بیانوێکیش. ئەسلاو و بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان و هاوکات لێرە ئەو بە دەفەتە کەڵ وەردەگرم کە منیش سلااو بنێرم بۆ ڕۆڵپاچی ئەو قوربانیانی ئەو هێرشە درەندان و توردستانی ڕژیمی کوماری ئیسلامی و سوپای پاسداران و هاوکات هاوخەمی دەردەبرم لەگەڵ بنەماڵەکانیان و لەگەڵ خەڵکی باشووری کوردستان. بێگومان بە خۆتان دەزانن هەر کاتێک کە ڕژیمی کوماری ئیسلامی ئێران گوشاری دەخرێتە سەری حەول داکل ڕێگای ترەوە بەرسەوی ئەم هێرشان داتەوە کە ڕاستە و خۆ لایانی بەرامبەری تێگەڵا و بە هێرشەکان نەکاتەوە. ئێمە دەبینین کە هەموو لایەنەکانی سەر بە ڕژیم و بەتابەت سوپای پاسداران لە یەمەن ڕابگرە تا لە لوبنانەوە بگرە لە فەلەستینەوە بگرەوە ئێستا لە یەمەنی ئەمانە هەمووی گرێدراوی شەڕێکن کە بە جۆرە گەزۆرەکان کۆماری ئیسلامی حەزی لێنەیە ناتوانێت خۆی تێکەڵاو بکات. بێگومان هەر بەچیش ئاگادارن لە سەر ڕۆژی ڕابردوودا 4 ساڵی کوشتنی قاسمی سلێمانی بود کە ئەمەش لە هاوکات لە ساڵ یادەکەشیدا سەدان کەس بوونە قوربانی بەهۆی هندێک بۆم ڕێژەوەکەوی جێگای گومانە. بێگومان ڕژیم لەو ماوەیەدا حولی داوە کە پێشان بدا کە بەڵێ دەهێت تۆڵە بکاتەوە هەم بۆ کوشتی قاسمی سلێمانی هەم بۆ هێرشەکانی سەر یەمەن و هەم بۆ هێرشەکانی سەر حەماس و حیزبوڵڵا و بەتایبەتی کوژرانی بەرپرسە سەرکردە گەورەکانی ئەمانە ڕژیم لەولا لە شوێنێکی پێویستە هیچ هەنگاوی جەهڵێ ناوەتەوە نەیتوانیوە و بۆشی ناکرێ. بەڵام هاوکات لەگەڵوە ئەگەر سرنجستان دابێتێ سەردێڕی هەواڵەکان ئەوان باز لەوە دەکەن کە ئێمە هندێک شوێنی سەر بە زایۆنیزم و هاوکات لەگەڵ شوێنی سەر بە موسادمان کردوتە ئامانج کە ئەمە لەوە سەرچاوە دەگرێت کە دەواندان هەیە بە مەخاتەب و بە لایەنگرانی نەوخۆیان بڵێن کە بەڵێ ئێمە بەشێک لەو هێرشانەمان بریتی بۆ لە هێرشکردنە سەر بنکەکانی موساد لە دووری لە ڕاستیە. ینی تۆڵەی هەندێشت کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و هەولێرەوە نییە بۆ لێرە ئەکرێتەوە. بێگومان ئەمە هۆکاری سەرکی وەکەوەی کە هەرێمی کوردستان هەرێمێکی سربەخۆ نییە کە بتوانێت لە ئاستی نێودەوڵەتی و لە شوێنە پێویستەکاندا دفاع و تاکۆچی لە خۆی بکە. هەرێمی کوردستان بەشێکە لە خاچی عێراق سەروری خاچی عێراقی ئێستا لە چوارچێوەی هژمۆنی ئێران لە جێگای پرسیارە کە بوو هەرێمی کوردستان نەدەتوانێت بۆ خۆیەک هەرێمێکی نیوسە سەربەخۆ و فیدراڵ داکۆچی لە خۆ بکەوە نەدەتوانێت پەنا بۆ حکوومەتی ناوەندی بەرێکاویش هەر سەر بە ئێرانە کە بتوانێت داکۆچی بکە. کەوابوو ئێران هەرێمی کوردستان وەک هەم نزیکترین شوێن و هەمیش بێدەسەڵاتترین ناوچە سیر دەکا کە دەتوانێت بۆ ئەم مەبەستانەی واکە پێشتا ئاماژەم پێکرد بتوانێت کەڵکیان لەوێ بگرێت. بەڵام دێژێگە ئاماژەیەکە ئەوکات لەگەڵەوەش بەرسی و وڵامدانەوەی بەرپرسانی هەرێمیش لەو ناوەدا زۆر کەس بۆ لاواز بۆ پێویستە بەرپرسانی هەرێم زۆر تونتر شێجیرانەتر و قایمتر بەرسی و بەرپرسی هێرشەکان دەنەوە. بەڵێ فەرموو. بەڕێز شەریف، هەر وڵاتێک لە دنیا هەر دەوڵەتێک لە دنیا خوازیاری ئەوەیە بەردەوام چوار دەورەکەی ئارام بن. وڵاتانی ناوچەیە کەرکێک لە دەروی سنوورەکانی خۆیەتی ناوچەیەکی ئارام بێ بێکێشە بێ. بەڵام لە عێراقەوە گروپی چەکداری کە پارە و چەکی لە حکوومەتی عێراق وەرەگرن هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان، لێران هێرشەکرێتە سەر هەرێمی کوردستان. وەکو تۆڵی هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوری و سەربەخۆیە، بەڵام لە چوارچێوەی عێراقدا ینی عێراق و ئێرانیش بۆ لەوە تێناگەن تێکچوونی سەقامگیری هەرێمی کوردستان تێکچوونی سەقامگیری خۆیانە. بەداخۆ بڕیاری حکوومەتی ناوەندی عێراق بەدەستە خۆی نییە. حکوومەتی عێراق بەگشتی حکوومەتێکی پەرتەوازە و تێکەڵ پێکەڵ و بڕیاری سەرەکی یا بڵین لە شوێنێکی تێوە دێتەوە ئاراوەکەوە بوو لەسەر حکوومەتی عێراق ناکرێت زۆر حساب بکرێت. ئەوەی دەگەڕێتەوە سەر ئەوەی تۆ ئەم بەڕێسان ئاماژتان پێکرد لەسەر وڵاتێکی بڵێن کە پێویستە هاوسیەکانی دراوسەکانی سەقامگیری و ئاسایشیان هەبێ. ئێران لە زمرەی ئەم وڵاتانەدا نییە. ئێران وڵاتێکە کە بەردەوام پێخۆشە دەوروبەرەکەی نائارامی و شەڕ و پێکدادانی بەدواوە بێت. ئەگەر سرستان دابێتەوە لێدوانەکانی بەرپرسانی باڵای ڕژیم
هەمیشە وتویانەکە ئەگەر ئێمە شەڕی خۆمان لە یەمەن و لە سووریا و لە لوبناان و لە شوێنەکانی تر نەکەین بێگومان دەبێت شەڕەکەی لە وڵات خۆمان بکەین کابوو ئەوان ناسەقامگیری و نائارامی و شەڕ و پێکدادان لە دەوروبەری خۆیان بە ئارامی خۆیان دەبینن کابوو وڵاتی خۆیان لانی کەم وەک پێکاتەیەکی سیاسی و ئیدۆلۆژیک دەمێنێتەوە بەڵام وڵاتانی تر ژیرۆدەی ئەو ئاودە دەبن کە ئێستا تێدانە کابوو ئەو ئارامی کە بە حکوومەتی هەرێمەوەیە ئەو ئاسایشێک کە لەوێدا ئەو پەرپێدانی بزنس و بازرگانەی کە لەوێ هەیە بۆ خۆتان دەزانن بەشێک لەم قەزیە و شەڕ و پێکدادانە پێویستی بە هیندێک شێبەرچی ئابووری و بازرگانیشەوە هەیە هەر ئەوەی کێستا لەم پێکدادانەدا لەم لێدانانەدا لەم هێرشانەدا چەندین بزنسمان و بازرگانی کورد بەتابەتی لە هێرشەکەی پێشوش کە بە هەولێرکرا دەکرێنە ئامان بۆ خۆی پرسیارە کە بۆچی حکوومەتی ئێران بزنسمان و بازرگانی کورد بەشی لە هێرشەکەی ساڵی ڕابردووانە کە نزیکی دەتوانم بڵێ ساڵێک بەر لە ئێستا بوو ماڵی سەرمایه‌دارێکی هەولێر کرایە ئاماژ لەم هێرشەی ئەم جارەیە دیسان ماڵی سەرمایه‌دارێک کرایە ئامانج و بەداخۆم جارە سەرمایه‌دارەکە شەهید بوو کە سەرمایه‌دارێک و کەسایەتیی گەورە و دیاری هەولێرە هەروچی پێشتر ئاماژە پێکرد چێبەرچی و بڵین ڕقابەتی بازرگانی و ئابووری لە ناوچەکەدا لە بینی تورکیا و ئێران و حکوومەتی هەرێم و بەغدا و لایەنەکانی تریش بەربڵاوە ئەوەی کە حکوومەتی هەرێم بازرگانەکانیان ببوون بۆنێتە هۆکارێکی ئەوەی کە هەم حکوومەتی هەرێم دەرگا بەرە و ڕۆژاوا بکاتەوە بۆی کە بتوانە سەرمای زیاتر بگاتە وڵاتەکە ئەمە مەترسیە بۆ ئێرانەوە هاوکار لەگەڵەوەش هەروەشی ئاگادارن قەرارە لە دانیشتێکی داوزدا هەیەتێکی پایبەرزی حکوومەتی هەرێم بە بەشداری بەرچاوی بازرگانەکان بەشدار بێت کە بتوانن سەرمایەکی زۆری وڵاتانی بیانی بۆ لای خۆیان ڕابکێشن دەتوانێت بەشێکی ئەو هێرشانێک کە ئەمڕۆ کراوە پەیوەندی هەر بۆ قەزیە بێت کە هشدارە بدەن کە ئێوە دەبی بە زۆرێک لە زۆرەکان دووری بکەن لەوەی کە سەرمایە وڵاتانی ڕۆژاوی وڵای خۆتان ڕابکێشن کابوو پێشکەوتنی حکوومەتی هەرێم هێنانی بازرگان و سەرمایە بوونی حکوومەتی هەرێم بە جۆرێک مەترسیە لەسەر حکوومەتی ئێران و ئەگەر چی نابی واشی ساری لێ بکرێت بەڵام بە پێکاتی ئەم ڕژێمەکە لە ناو ئێران و لە تاران هەیە ئەوان ئاوە سەیری دەکەن کە هەر پێکاتنێک و هەر پێشکەوتنێک و هەر سەرکەوتنێک و هەر سەرمایە گوزاریەک لە ناوچەکە لە هەر وڵاتێک بکرێ ئەوانە بە دژی بەشەوەندی خوین یەکێک لە زاویەکەن بەشێکی ئامانجیان ئەوەیە هەم سەقامگیری هەرێمی کوردستان تێکدەن هەم بەرەو پێشچوونەکانی ڕابگرن بێگومان ئەگەر بێتەوە ئەم هێرشانە بکرێن یەکێ لە ئامانجی ئەو هێرشان ئەوەیە کە نائارامی سازکەن کە بۆ وێنە هێڵی هەوایی فڕۆکە ئەوانە ڕابگرن شرکتانی واکە ئەو شرکتانی وا خەریکن بێن بۆ هەرێمی کوردستان بیان ترسێنن کە نێن لە هەرێمی کوردستان سەرمایه‌گوزاری بکەن و ئەوەی دەتوانێت چێک لە هۆکارەکانی بێکە بەتایبەتی ئێستا هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا باز لەوە دەکرێت کە بتوانێت بێتە ڕکابەرێکی سەرەکی بۆ ناردنی غاز بۆ دەرەوەی وڵات لە ڕێگای تورکیەوە کە ئەمەش دەکرێت لەسەر ئاسایشی ئێران بەتاوەتی بەتایبەتی لە ئاسایشی ئابووری ئێران و ئەو پرۆژێکی بۆی هەیە دەتوانێت کاریگەر هەبێ ئەوش دەتوانێت لە هۆکارەکانی بێکە ئێران پێی خۆش نییە کە بە هیچ جۆرێکی حکوومەتی هەرێم ناوچەیەکی ئارام بێت کە بتوانێت قۆسوولگەرەکان بە ئاسانی لەم وڵاتە کراوە بن و هاوکار لەگەڵۆش سەرمایەکانیشیان لەگەڵ خۆیان بێنە ئەم بەشە کە ڕاستەوخۆوە هەم یەکەوەی کە وڵاتێکی دراوسێک کە دەتوان ڕکابەرشیان لەگەڵکتر هەبێ و میژەوەیکە وڵاتێک کە نەتەوەی کوردی لێ بۆ خۆتان دەزانن حکوومەتی ئێران بە تاواتی دژایەتی لەگەڵ کورد و نەتەوەی کورد هەیە حکوومەتی ئێران بە زیاتر لە 12 میلیۆن خەڵکی کوردی خۆی هەیە کە بێگومان هەر پێشکەوتنێکی کە لە باشووری کوردستان ڕوودا بە جۆرێک مەترسی بۆ خۆی دەبینێت کە لەوانەیە خەڵکی خۆشی بە هەمان شکل سەیری دراوسەکانیان یا هەوڵاتەکانیان لە باشووری کوردستان بکەن کە بزانن ئەوان ئەو پێشکەوتنە بخۆیان بینیەوە و ئاوە پێشکەوتونە بەڵام لەولاوە خەڵکی لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرکوت دەکرێت و ئەمەش مەترسێکی گەورەیە بۆ ئێران کە بەداخەوە ئەو هێرشانە دەکەن. بەڕێز شەریف پێنتاگۆن وەڵامی کوردستان سوشاریان داوەتەوە سەبارەت بە هێرشەکانی ئەم شەوی ڕابردووی سوپای پاسداران بۆ سەر هەولێر ئەوان دەڵێن ئێمە ئاگاداری هێرشەکانین و نە بارەگای ئێمە کراوەتە ئامانج نە کەسیشمان نەبریندار بۆ نەکوژراوە ئەمە تەنها قسەیان بووە
بۆچونیەوە چییە لەسەر هەڵوێستی ئەمریکا لە بەرامبەر ئەو هێرشانی چ گروپە چەکدارەکان لە عراق و سووریا کەنە سەر بارەگاکانی ئەمریکا چەوەی کەنە سەر دۆست و هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە؟ ئەمە شتێکی تازە نیە. ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی بە گشتی هەر کاتێ بەرژەوەندی خۆیان نەکەوێتە بە ترسێەوە ئەوانە نایانە نێو معادلەکە و نایانە نێو کێشەکە. ئەمە هەر پەیوەندی بە باشووری کوردستانەوە نیە، پەیوەندی بە زۆر وڵاتانی تریشەوە کە ئێران هێرشیان دەخاتە سەری. بۆ وێنە لە هێرشەکانی کە بۆ حربستان کرا لە چەند لایەنەوە هێرشەکانی ترکە لە شوێنی تر بە وڵاتانی ترکراون بە جۆرێک لە جۆرەکان ئەمریکا نەیویستە خۆی تێکەڵاو بە قەزیەکە بکە و ئەمەی بە کێشەی خۆی دانەناوە تا کاتێک کە هاوڵاتی ئەمریکی جا لە خەڵکی سیڤیلەوە بگرێت خەڵکی نظامیەوە بگرێت نەکەوێتە هێرشەوە ئەمریکا ڕاستەوخۆ خۆی تێکەڵام بەم قەزیە ناکە. بەڵام لێرەدا کورد دەبی بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان بەرژەوەندی خۆی تێکەڵاو بە بەرژەوەندی ئەمریکا و سەرمای ئەمریکایی بکە. هەروەکی پێشتر ئاماژەم پێ کرد تا ئەو کاتێک کە کورد بتوانێ دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستان بتوانێ سەرمایی ڕۆژهەڵات سەرمایە ئەمریکایەکان شرکەتە ئەمریکایەکان بتوانێ لەوێ جێگیر بکە، بتوانێت زیاتر معاملات و ڕێکەوتنی خۆی لەگەڵ وان بکات جا بە هەر جۆرێکی بێت. ئەو کات ئەمان کە بزانن سەرمایەکانیان لە مەترسی کەوتووە بێگومان دێنە مەیدانەوە. یەکێک لە هۆکارەکانی کە ئەمریکا هاتوۆتە مەیدان لە بابل مەندەب لەو گەروەی دەریای سوور ئەوەیە کە هیچ بڵین بەرژەوەندی بڵین ڕاستە و خۆی سیڤیلی و نظامی ئەمریکا خۆ نەکرد مەترسیەوە، تەنیا ئەوەی کە بەرژەوەندی ئابووری ئەمریکا کەوتوتە مەترسیەوە کە لێوەڕە لەوانەیە کێشەی ئابووری بە وڵاتە سازکە. کاوابوو ئەمریکا لێ دەستێوەردان دەکات کاوابوو دەبی لە حکومەتی لە باشووری کوردستانیش بە هەمان شکل و بە هەمان شێوە بێکە یەک ئێمە زیاتر پەیوەندی و پەیوەندەکانی خۆمان پەیوەندی بازرگانی خۆ لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا بکرێت کە ئەمان زیاتر بەرژەوەندی خۆیان لێدا بینەوە و هاوکار وڵاتانی دەراوسێژ بە تایبەتی ئێران حولی هێرش نەدەن. بەڵام هاوکار لەگەڵەوەش ئەمن ئەوڕۆ ئەو شتانەی کە بینیم لە ئەو هێرشانەی واکە ئەو سامانە دژی موشەکانی کە بە دژی لەوێ بەکارهاتن ئەمە شتێکی تازەیە پێویستە ئەمانە پەرەی پێ بدرێت کە لە داهاتوودا حکومەتی ئەمریکا دەبی لۆبی بۆ بکرێ، کاری بۆ بکرێ، سەرمایی بۆ دابدرێ، نەفەری بۆ دیاری بکە کە ئەمانە هاوکار لەگەڵەوە هەر موشەشێکی کە بکەوێتە سەرخاچی هەرێمی کوردستان ئەم سیستەمە وە کار بکەوێت و بتوانێت بەرگری لە خەڵکی کوردستان بکات. بەگومانەوە پێویستی بە لۆبێکی زۆرە، پارەیەکی زۆری تێدەچێت، ئەمریکا حاضر نێراوە بەڕاحەتی بیکە، بەڵام دەبی ئەمەیەکێک لەو کارانە بکە لە داهاتوودا بکرێت کە پێش لەم زەرەرە ژیانانە بگیری و لە ڕاستیدا جۆرێک لە جۆرەکان ئەو هێڵی 36 کە لە نەوەتەکانەوە دروستکرا بوو بە جۆرێک لە جۆرەکان بەم سیستەمە بەرگریە پێک بێت کە ئێران جارشکە نتوانێت هێرش بکە بەو شێوە بۆ سەر خەڵکی سیڤیل و مەدەنی و بۆ لایەنەکانی تریش و بۆ منکە و دام و دەستگا دەوڵەتی و حیزب و لایەنەکانیش. بەڕێز شەریف کە لە دوای هێرشەکە سوپای پاسداران هێرشەکەی لاستۆ گرت لە بەشێکی لە بڵاوکراوەکانە باس بۆ کراگوایەمە لە تۆڵەی هێرشەکەی کرمان بووە، بەڵام داعش بەرپرسیارەتی و هێرشەی لاستۆ گرتووە ئیتر ینی تۆڵە لە کێکەنەوە داعش لەکی و هەرێمی کوردستان لەکی بێگومان میوانانی پێشتریشتان لەوانە لەو وارەوە زۆتر ئاماژان پێکردە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە هەلومەرجێکی زۆر خراپی نێوخۆیی نێودەوڵەتیدا لە ئاسی نێودەوڵەتیدا بەرەنگاری هیچ جۆرە هێرشێک نابێتەوە کە بە نسبەت هاوپەیمانایی دەکرێتەوە لە لوبنان دەیبینین لە فەلەستین دەیبینین و هاوکار لە یەمەنیش دەیبینین بەرچاوکە نەک تەنیا هاوپەیمانەکانن بەڵکو بەرپرسانی گەورەشیان نەخرا ئامانج و ڕژیمیی بۆ ناکرێت لە ئاستی نێوخۆیشدا بە هەمان شکەوت هەر هێرشێکی دەکرێت ئەمانە بەردەوام قەول بە خەڵکی خۆیان دەدەن بە خەڵکی خۆیان کەمە بەستم ئەو دەرسەدا کەمەی کە خەڵک لەگەڵیانە و ئەوانەی واکەسەر بخۆیانن کە ئێمە تۆڵە دەکەینەوە وا دەکەین و وای لێ دەدەین و وان دەکوژین و لە کاتی خۆیدا دەکەینەوە بێگومان هەلەکە بۆوان نەرەخساوە کە بتوانن ئەم تۆڵانە بکەنەوە بەڵام ئێستاکانە بەو کردوانە و بەتایبەتی بەناوهێنانی ئەو بنکانە بنکەی سیویل ماڵی خەڵک بە نێوی بنکەی سەر بە موساد و لایەنەکانی تر ئەوە زیاتر ئەو پامە دەگەینێت کە بەڵێ ئێمە ئەوەی کە وتمان بەڵێنیماندا هێرش دەکەین بەڵێ هێرشەکەمان کردووە لە شوێنی خۆشمان داوە تۆ هەرچی بڵێ کە بڵێ ئەو شتا ڕاز نیە نەخێرەوە شوێنێکی سویلە ئەو قسەی خۆی هەردەکا و جۆ لە تۆ ناگرێت کاوە بوو ئەمەی کە ئەو دیکە و
ئەو بڵاوکرا و ئەو ڕاگەاندراوانی کە دەشیداتە دەرێ هەر بۆ ئەو مەبەستەیەکە بە مخاتەبی خۆی بە خەڵکی خۆی بە لایەنگرانی خۆی بڵێت کە بڵێ ئێمە ئەو هێرشەمان کردو و بنکە و بارەگاکانی موساد و لایەنەکانی ترمان کردوتە ئامانج و هێرشە و هێرشمان بۆ کردوونە و تەنیا هەم ئەمە هۆکارەکەیتی بەڵام کتێکی تیش کە دەونیەوەدا گرنگە ئەوەیە کە ڕژیم یەک کۆمەڵە چەک و چۆڵی بەتایبەتی چەکی باڵستیک موشەکی باڵستی کە تازە وردەورد دەخێتە مەیدانەوە ئەمانەی پێویستە تاقیب کاتەوە و بێگومان یەک لایەنێکی تاقیکردنەوەی کە بەڵێ ئەمانە چۆن ئیش دەکەن و چەندە دەتوانن مەبەست بپێکن دوو ئەوەیە کە بەلایەنەکانی تریش پامێک بدا کە بڵێ لەوانەیە من لە زۆر لاواز لایەنەوە لاواز بم بەڵام ئەم چەکانەشم هەیە کە توان بەرگی لە خۆم کەمیا ئەگەر کاتەمان و نەمان ئەم دەتوانم هێرشکە مەسەر ئەو شۆنانەی واکە بەڕاستی مەبەستمە جا بۆیە بۆ ڕژیمەوە ئەمە چەندین پەیامیە یەکەوەی کە هەروشی ئاماژەم پێکرد تۆڵەستانەوەیە بەو شێوەی کە بۆ خۆیان دان هەوێ پێشانی بدەن وەلایانی تریشەوە تاقیکردنەوە و هاوکات هوشتاردانیشە بەلایانی نارانی کە بەڵێ ئێمە تواناییمان هەیە و دەتوانین زۆر شت بکەین و ئەوەی کە ئێستا لە ئۆکراینی وانەش دەکەن زۆرتر هەر بۆ ئەوەیە کە گەورەی و بڵین بەهێزبین خۆیان پێشاندن کە بەڵێ ئێمە دەتوانین ئەم دوڕۆنانە دروست بکەین دەتوانین ئەو موشەکانە دروست بکەین کەوا بوو ئێوە بیر لەوە مەکەنەوە کە لە فکری هێرشکردنە بۆ سەر ئێمە و شەڕکردن لەگەڵ ئێمەدا بن. بەڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتی چیان پێکرێت سەبارەت بەم پرسانە؟ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەگەر بتوانێت شتێ بکە ئێستا دەتوان بڵم گونجاوترین هەل بۆەوەی کە بتوانێت شتێ بکە یەکەوەی کە ئەمریکا لەگەڵ ئێران بەگشتی کەوتوتە قۆناغێکەوە بەتایبەتی لەگەڵ سەروبەندی ئیدارەی پێشودا کە دیارە لە قۆناغی دیاریکراوی خۆیاندا بوون کە بە تاوەتی پەیوەندیان پچرا بوو لە ئیدارەی ئێستاشدا بۆ قەناعەتە گەیشتون کە ئێران هیچی لەگەڵ ناکرێت ئەوەی کە ئێستا دەیبینین هەمووی بڵین سەرچاوی و ئامە ئاکامی ئەو سیاسەتەیە کە لەو ماوەیەدا کردویانە ئەو نەئارەمەی کە لە مەنتەقەکەیە بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی بەشێکی دروستە ئەمریکا و بەڵام بەشەکەی تریش ئوروپایە ئوروپاش ئێستاکانە پاش تێکەڵاوبوونی ئێران بە شەڕی ئۆکراین و ئەو چەک و چۆڵ و ئەو ئیمکاناتی کە لە شەڕی ئۆکراین بەتایبەتی بەجی ئۆکراین بەکاردەهات و وەلەوانەیە لە جی هەر وڵاتێکی ئوروپای لەداهاتوودا بەجی ئوروپا بەکاربێ بە تەواتی لە ئێران دوورکەوتونەتەوە کابوو ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێستاکانە بتوانێت کارێ بکە ئەمە باشترین و گوزاوترین کاتە چون هیچ زۆر کەم هەڵدەکەوێتکە کۆمەڵگای نێودەوڵەتی بەتایبەتی ئوروپا و ئەمریکا بتوانن هاوکات لە یەک ڕاستادا لە یەک ڕێگادا بەجی ئێران سیاسەت دەبگرن من پێم وابێ ئێستا کاتێکی گونجاوە بۆ دەبی دیپلۆماسی ئێمە بەگشتی و دیپلۆماسی وەی کە بەدژی سەرڕۆیی و بڵین تەواوخوازی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە وەگەڕکەوێ بۆی کە بتوانن کۆمەڵگای نێودەوڵەتی هاوکار لەگەڵۆش ئەوەتان لەبیر نەچێ کۆمەڵگانی خۆی ئێرانیش ئامادەیە ئەوەی کە لە ساڵی ڕابردوو بینمان ئەو هاتن سەر شەقامانەی بەڕاستی هەمووی ئەوانە کەوتو دەتوانێت دەست بەدەستیەک بدا کە بتوانێت گۆڕانکارێکی ئەساسی لە ئێراندا بێنێتە ئاراوەوە بە هاوکاری کۆمەڵگای نێودەوڵەتی ئەم شتە بکرێت و هاوکار لەگەڵەوەش تا ئەو کاتەی وا تۆ جیرانێکی باشن نەبێ وەک ئێران بێگومان حکوومەتی هەرێمیش لە باشووری کوردستان ناتوانێت ئاسوودی ئاراین بخۆ بینێەوە بە تاوەتی ناوچەکە ناتوانێت بخۆ ببینی. بەڵێ بەڕێز شەریفەگەر بڵێن حکوومەتی عێراق توانای ڕاگررتنی ئێرانی نییە ئەی بۆ توانای ڕاگررتنی گروپێکی چەکداری نییە لە ناو عێراقدا کە هەم خۆی پاڵپشتی جارایی و سەربازیشەکە بەڵامە گروپانە هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان هێرشەکەنە سەر هێزی پێشمەرگەی کوردستان کە هێزی پێشمەرگەی کوردستان بە پێی دەستور لە سیستمی بەرگری عێراقدایە تەنها ئاڵێن ڕلیشتێکمان پێکێناوە بۆ بەدەداچوون لە کاتێکا خۆیان نەزانن چیە بەڵام ینی حکوومەتی عێراق بۆ توانای سزادانی گروپێکی چەکداریشی نییە خۆتاویش لە کێشە هەر ئەساسەکان حکوومەتی عێراق حکوومەتی عێراق بەتایبەتی لە پاش نەمانی بەرەی سەدر بە تاواتی کەوتوتە دەستی ئێرانەوە و ئێران ئەوەی کە لە ئاستی بەڕێوەبەرایەتی حکوومەتیش دەیبینین بە گشتی ئەمانش جۆرێک لە فیگۆرن جۆرێک لە بڵین کەسایەتی پێشەچینیانی و نێ بڵین کەسایەتێکی کە بڕیار دەربن و بتوانن لەو بوارەوە هەنگاو هەڵێن هەر شتێکی کە ئێران بەسەراندا پسەپیانی هەر شتێکی ئێران پێیان بڵ ئەوان دەیکەن و ئەو گروپانش کە ئێستا
ئەو گروپە میلیشیانە دروستە حکوومەتی عێراق بخۆی ئەرتەش و سوپای هەیە، بەڵام ئەم گروپە میلیشیانە زیاتر لە سوپاش دەستیان دەڕوە، چم سپانسێر و پشتیوانی سەرەکیان ڕژیمی کوماری ئیسلامیە، واتە ئەو کاتەی وە کە ڕژیمی کوماری ئیسلامی لەسەر کار بێ بێگومان تۆ گروپی جێواز جۆرا و جۆرە لە ناوخۆی عێراق دەبێت کە هەمیشە هەوڵ دەدەن کە ئەمانە حکوومەتی ناوەندی لاواز بکەن، حکوومەتی لاوەندێکی بەهێز نەبێت کە بتوانێت بەرپرسی و گروپیان بداتەوە کۆیان بکاتەوە بەرپەرشی سیاستەکانی ئێران بداتەوە و هاوکار لەگەڵەوەش وەختی حکوومەتێکی ناوەندی لاوازت هەیە کە بڵین لەباری سیاسیەوە بەستراوەتەوە بە ئێرانەوە لەباری نیزامیشەوە هیچ دەسەڵاتێکی لەبارە بە گروپانەدانە کەوە هەر هێرشێکی کە بەسەر حکوومەتی هەرێمیش دەکرێت لە هەر لایەکەوە ئەمانە حکوومەتی ناوەندی ناتوانێت کارێکی بکە. زۆر لە شوەوە کاریان باسی لەوان کردووە بەداخەوە لە داهاتووشدا ئێستا ئێستاکانەش من ئێستاکە قسە لەگەڵەوە دەکەم هیچ هەڵوێستێکم لەلایەن حکوومەتی عێراقەوە نەبینیەوە، یعنی هیچ شتێکی وا سەیر و سەمەرە لە دنیا وجود نییە بۆکە وڵاتێک بەم ئاستا هێرشی بۆ بکرێ ئەگەوای دابنێن کە حکوومەتی هەرێم بەشێک لە عێراق بێت، بەڵام بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق هیچ لێدوانێک لەو بوارەوە نەدەن و هەڵوێست دەرنەبڕونێنە سەر هێڵەوە بەداخەوە زۆر جێداخ نییە، بەڵام ئەوان کە ئیدعا و دیعەوە دەکەن کە کوردستان بەشێکە لە خاچی عێراق بێگومان دەبی ئەو هەڵوێستیان هەبێت کە بەداخەوە نیانە و بێگومان ئەوەش سەرڕۆیی هەم ئەو گروپانەی وا کە سەر بە ئێرانن لە ناوخۆ عێراق و هەمیش ئەو خودی سوپای پاسداران زیاتر دەکات و بەداخەوە هیوادارم وانە بێ، بەڵام لە داهاتووشدا لەوانەیە شاهدی ڕووداوی لەو دەتەزێن لەو شێوە بینەوە. بەڕێز شەریف بەهروس شۆڕەکاری سیاسی لە ئۆنتاریۆی کەنەدا لەگەڵماندا بووی، سپاس بۆ بەشاریتان و بۆ کاتەی بەهێمەتاندا. بەڕێز شەریف.